مرۆڤ هەمیشە چوەکو تاک لە خودی خۆیدا، چوەکو خێزان، چوەکو کۆمەڵگا، چوەکو فراوانتر لە کۆمەڵگا قەوارەی سیاسی، هەمیشە پێویستی بەوە هەیە چاو بە خۆی دابژێڕێتەوە، بە خۆی دابچێتەوە، ئاور بداتەوە، چی چاکی کردووە لەسەری بەردەوام بێ و ستایشی خوای لەسەر بکە، چی هەڵە و کەم و کوڕێکیشی هەیە پند و عیبرەتی لێوەربگرێەوە هەوڵدا دووبارەی نەکاتەوە. هەر لە دەستپێکی وتارەکەمدا دەمەوێت ئاماژە بەوە بدەم، خوا پشتیوان بێ ئێمە ئەم کۆنگرەیە کە لە هەلومەرجێکی سەخت و دژواری نێو هەرێم و عێراق و ناوچەکە و دنیاشدا دەبەستین، خوا پشتیوان بێ ئێمە بە نەفەسێکی هێمنانە، نەفەسێکی گەشببینانە، نەفەسێکی باوەڕ بەخوا و متمانە بە خۆبووانە ئەم کۆنگرەیەمان دەبەستین و کارەکانی تەواو دەکەین. بۆچی؟ ئیماندار خوا دەفەرموێ سبحانه وتعالى ولا تيأسوا من روح الله إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون. لدروي خير إخوانا أميد مبن تنيا كومالي بيبروايان لدروي خوا، لدروي خير إخوان للرحمة إخوان نا أميد دبن، يمش إيمان دارين.